سڵاوتان لێ بێتوانە نەقیم لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی سەعاتی سفر لە بەغدای پایتەختەوە هاتوومەتە مۆنۆمنتی سەربازی ون جندی مەجهول لە بەغدای پایتەخت باس لە دروستکردنی مۆنۆمنتەکە و ڕەمزی مۆنۆمنتەکە دەکەین و باس لەوە دەکەین کە ژیانی سەربازی و بە تایبەت سەربازی زۆرە ملێ چۆن بووە سەرباز چۆن هەڵسوکەوتی لەگەڵ کراوە و شەڕچی پەیوەندیەک لە نێوان سەرباز و وڵاتدا دروست دەکات و زۆر بابەتی تر لەسەر ئەو سەربازانەی کە لە شەڕەکاندا ون بوون ئەوە تا لە زۆرێک لە وڵاتەکان بە عێراقیشەوە مۆنۆمنتیان بە ناوی سەربازی ونەوە بۆ دروستکراوەمانە و چەند بابەتێکی تر لەگەڵ عەقید سەلام ئەسعەد ڕاوێژکاری 964 بۆ کاروباری سەربازی باز دەکەم جەنابی عەقید دووبارە بەخێر بێیتەوە. سپاس دەکەم خۆشتان بەخێر بێنەوە. سپاست دەکەم با لە مۆنۆمنتی سەربازی ون لە بەغدای پایتەختەوە دەست پێ بکەین ئەم مۆنۆمنتە دەلالەتە لە چی و چۆن بەم شێوازە دروست کراوە. ئەم مۆنۆمنتە هیچ سەربازی ون بوو لە هەموو جیهانە هەیە تەنها لە عێراقا نییە. ئەمە نیشانەیەوە پێشانەدا ئەو سەربازەی کە لە مەیدانی جەنگ نادۆزرێتەوە و نەبێتن کەس نازانێت لە چۆ کوژرا ئەمە دانێن وەکو گۆڕێ بۆ ئەو لە هەموو جیهانیشە بە عینی شێوازە. ئەمە بناغەی لە عێراقا لە ساڵی 1976 دامەزرا کەویستیان پێش ئەمە دانەیەتر هەبوو لە ساحەی ئەندەلوس لە ڕسافە کە وەختی خۆی هونەرمەند ڕفعەتی چادرچی داینابوو تەسمیمەکەی هەلێ بوو بەڵامەوە لە 59 تەواو بوو دوایەوە ڕوخانیان دەستیان بەمە کرد وەکوتم لە 76 بناغەی دانرا بەڵام لە 80 دەستی پێکرا داکو 83 ئەمە لەلایەن هونەرمەند خالد ڕەحالەوە دانرا بەڵام ئەندازیارێکی ئیتالی بە ناوی مارسێلۆ کۆمپانیایەکی ئیتالی ئەمەی دروست کرد بۆ عێراق ئەو کاتە. بەڵێ ئەماکەوێتە مۆنۆمنتاکەوێتە کوێی شارەوە کوێی بەغداوە هەرەکەوێتە شوێنی ساحەی احتیفالاتەوە نێزیکی ناوچەی سەوز بڵین کە لە باسمان کرد لە پشتەوە بڵین حارسیەیە قەسری مؤتەمەرات و ئەوانە و سەعاتی بەغادێتە پشتەوە هەر لەو ناوچەی ئاینی بڵین کە شیرەکانی لێبوو ساحەی احتیفالات شوێنی نەمایشی سەربازی هەمووی یەک پارچەیە بەیەکەوەیە ئەم ناوچەیە گشتی. ینی بڕیار بووە چەند گۆڕێکی لێبێ ئێرە لە مۆنۆمنتی سەربازی ون بەڵام وا دیارە بەس گۆڕی دیزاینەرەکەی لێ خۆی ئەیانوت گۆڕی لێ ئێستا دووسێ گۆڕی تایە بەڵام سەربازی تیانە هەروە وەکو نمونەیە داناوە بەڵێ بەڵام ئێستا لە وڵاتانی تر نانەخێر ئەگەر بێتە سەر فەڕەنسا مەسەلەن گۆڕی سەرباز لەوێنانە ئەوانی ونبوونە قەوس نەسرە لە فەڕەنسا بەڵێ سەربازی تایە دەیتە سەر ئەمریکا بەڵێ تایەتی سەربازی تایە دانەیەکی بڵێن لە جەنگی جیهانی یەکەمە کە کوژرابێ ئەوەی دووەمی لە جەنگی جیهانی دووەم سێمیان لە جەنگی کۆریا ئەو سێ سەربازە بەڵێ لەوێ ناشراون بەڵام لێرە نییە لە ناوی ینی لە ناو مۆزەخانەکە گۆڕی سەرباز نییە بەس نمونەیان داناوە کە ئەمە سەربازی ون بووە سەربازی ون بۆ گۆڕەکەی بەڵێ لێرە دانراوە لە ناو مۆنۆمنتەکە لە ژوورەوە. زۆر باشە بابینە سەر باسی سەرباز و خەباتی سەرباز لە هەر وڵاتێکە و بە عێراقیشەوە لەسەر عێراق ئەوەستم لە ڕاستیە سەربازی عێراقی بۆ نیشتیمان دەجەنگا یان بۆچی؟ خۆی هەموو سوپایە بۆ نیشتیمان دەجەنگێتن بەڵام سەربازی عێراقی ینی لە جەنگی ئێران و عێراقا خۆشی نەیەزانی شەڕەکە لە پێناو چیایە بڕنەیەکە لەو جەنگانە عێراقیەتی جەنگی درێژخانی باڵێ درێژخایانی سەدەی 20 ینی 8 ساڵە و شەڕی خایاند نەتەزانی تۆ لە پێناو چیە شەڕەکەی چونکە لە کۆتایی ئەگەر سەیریکەی هیچ شتێ هەمووی گەڕایەوە جێی خۆی و بەبەلا 6 ساڵ شەڕەکە کرا. یعنی ئەفسەر و سەربازیش لە استراتیژیەت و ئامانجی شەڕ چۆن ئەفسەر کە گەیشتنێکیان هەیە ئەفسەر کاتێتە کۆ کولیەتەوە کە ینی ئەبیت ئەفسەر تۆ قەسەمت هەیە سوۆن دەخۆی لەسەر قورعان کە وڵات بپارێزی گەل بپارێزیتم بەڵام چۆن دەی پارێزی ئەگەر تۆ نیشتیمانەکەت ترسی لەسەرابێ یان گەلەکەت ئەو کاتە لە پێناو نیشتیمان و گەل شەڕەکەی بەڵام تۆ هێڕش بەریتە سەر وڵاتێکی کە لە پێناو چی ئەبەی ینی سەبڵین سەدام حوسێن هێڕشی بر هجومی کردە سەر ئێران سەبەب چی بوو لە پێناو چیا بوو تۆ خاکی ئەوت بەزان مەسەلەن ڕاست ئەو
ئاسمانی تۆی بەزان تۆپاران خان کرا بەڵام هۆیەکەی لە کۆتایە چی بوو هیچ هەمووی گەڕایەوە جێگای خۆی و ئەو مەلیۆنێکە زیاتر کوژرا لە پێناوی هیچە ینی لە ئامانجەکە تێناگەن نەخێر یان بەو ئاراستەیە دەبرێن با لە پێشەکەکە باسم کرد باسی ژیانی سەربازەکەین ژیانی سەربازی عێراقی چۆن بوو هەر بەڕاستی لە کاتی پێشوو بڵین سەربازی عێراقی ژیانی سەخت بوو تایبەتی لە کاتی جەنگا ینی ڕاز جلوبەرگ و خواردنی و ئەوانەی چەکی هەمووی باش بوو بەڵام تۆ لە کاتی جەنگا سەرباز جێی دیار نییە تۆ ئەمڕۆ لێرەی ڕنگ بێ دوای ڕۆژێکی کە لە بەسڕاوی ڕۆژێکی کە لە مووسڵی بەردەوام دووری لە کاتی هێڕشکردنا تۆ دووری لە ماڵەوە ینی بڵین لە مانگی حوت ڕۆژی جازت وەرەگرت ئەوە نامە ئەفسەر لە 21 ڕۆژی جازەی وەرەگرت نامە بە دوو مانگ سیتەکە ناگەڕایتەوە ژیانێکی سەخت بوو ئەوە نییە لە کاتی شەڕە ژیانی سەرباز بەگشتی ژیانیان سەختە زۆر سەختە زۆر زۆریش دەکەوایە بابینە سەرباسی سەربازی زۆرە ملێ لە عێراقدا و لە کاتی سەدامدا ئەمە چۆن بوو ینی ئەمە خۆی هەر وڵاتیە ئەبێ هەیبێتن ئەگەر شەڕیشت نەبێتن ئێستا هەتاکو سویسرا کە ئەڵی تۆ سپای نییە نەخێر سویسرا سپای هەیە فڕۆکەی جەنگیشی هەیە F-18 هەیە F5 هەیە میراجی هەیە تۆپی هەیە تانکی هەیە ئەبێ مەشق بکاتن هەر وڵاتێ گەنج کە تەمەنی گەیشتە 18 ساڵ ئەبێ بیبێ بۆ مەشق فێر بێتن وڵاتت کەوتە مەترسیە و کاتە ئامادەیە ئەمانە مەشقیان کردووە یان بەی بۆ مەدانی جەنگ بەڵام تۆ گەنجێک ئەگەر هیچی نەبینی بێت چەکی نەبینی بێتن وڵات بکەوێتە مەترسی بکەوێتە شەڕ چی پێ ئەکرێتن کاتی ئەوە شت نییە کە تۆ مەشقی بدەیتێ سەختە بێت باشە لە سەردەمی سەدام مەبەستم بوو پرسیارەکەم سەربازی زۆرە ملێ چۆن بوو چۆن گەنجە برا بۆ سەربازی زۆرە ملێ لەبەر خوێندن بووە لەبەر خوێندن نەبووە ئەو کەسەی ئەگەر تەمەنی ببایەتە 18 ساڵ و خوێندەوار نەبووایە و لە خوێندن نەبووایە دەبواە لە 18 ساڵی دەست بەجێ بڕوا بۆ سەربازی بانگیانەکرد ئەوایە 3 ساڵی بکردایە 36 بانگ ئەوانەیە ئەگەر تەمەنیان هاتوبێ بۆ سەربازی و لە ناو خوێندنا بێن و تەواویان نەکردبێن نەخێرەوانە بە تەجی لەکرێن دو ئاخرێن بەڵام لە کۆتایی ئەگەر تەواوی شت کرد ئەبێ 2 ساڵ هەر بکەی 24 مانگ سەربازی ئەبێ بکرێتن وەکو وتیشم ئەوانەی کە زانکۆوانە تەواوەکەن ئەوانەیانکەن بە ئەفسەری موجەنەد ینی یەک ئەستێرەیانە دەنێ ئەوانە ستا کوپلەی ڕائد ئەڕۆن دوای ڕائد ناچنە مەرحەلەی قادە و ئومەرا ینی ببنە مقدمەوانە نەخێر لەو پلەیە ئەگەر 10 ساڵی شەڕ خایاندی ئەوان هەر لەو پلەیامێنن شەڕ تەواو بوو ئەوانە دەست بەجێ هەمویان دەرەکرێن و بۆشیان نییە بڕۆنە ئەرکانەوە ئەو کەسانە نەخێر باش ئێستا بۆ نمونە ینی من حەزەکەم گەنجی ئەم سەردەما لە جەنابەت تێبگا کە چۆن سەربازی زۆرە ملێ شی دەکەیتەوە و تێبگەن لەوەی سەربازی زۆرە ملێ چییە بۆ نمونە من سەربازیم نەکردووە و نەش براوم بۆ سەربازی زۆرە ملێ چۆن ینی گەنجێک تێگەێنی کە سەربازی زۆرە ملێ لە سەردەمێکا شەڕ بوو بێ یان وڵاتێک ئەمەی دانابێ کە بەردەوام لە هەر ئان و ساتێکا بێ سەربازی زۆرە ملێ هەبێ وەم گەنجە بێ ئامادەیی چی بێ لە وڵاتە چۆن تێبگا لەوەی کە بەڵێ سەربازی زۆرە ملێ هەیە و من دەبرێن بۆ ئەوێ و لەگەڵی ڕابێ ئەوە وڵات خۆی بڕیارەدا سە دوای 2023 نەما ئەوە هەمووی خۆی بەڵێ خۆیان نەڕۆن ئەبێ هەبێتن لە وڵاتە هەموو گەنجێ ئەبێ فێر ببێتن ئەبێ مەشق بکاتن ئەوە نییە ئێستا بڕۆ لە وڵاتان هەیە بۆ 6 مانگەیکەن وەکو ئێرە نییە مەسەلەن 3 ساڵ بیکاتن بەس ئەبێ ئەو گەنجە بزانێت سوپای یانی چی سەرباز یانی چی ئەبێ ئەگەر قەدیم بگەڕێیتەوە ئێستا شختیارەکان ئەڵێن کە ئاڕۆیی بە سەرباز ئەڵێ ئێستا بوو بە پیاو ینی ئەو جۆرە بیرایان هەبوو تەواو ئیتر ئەتیما دەکاتە سەر نەفسی خۆی ئەبێر لەگەڵ ژیانێکی نوێیان ڕابێتن ئەو ژیانەی کە خۆی لە خۆشی ئەو کەیفە ئەوە نامێنێتن فێرە فەرمانە بێتن ئەگەر بێتە ئەفسەر فەرمانەدا بێتە سەرباز چۆن فەرمان وەربگرێت چۆن ئەمانە جێبەجێ بکە ئەبێ ئەوانە بزانێتن ینی بڵین تەژنید لە وڵاتانە شەرتەکە بکرێ شەرت نییە بۆ ماوەی 3 ساڵ تۆ پێی بکەی بەڵام پێی بکە بۆ 6 مانگ پێی بکە با فێر بێتن بزانێتن وەڵا لەسەر ماوەکە کە باسی 3 ساڵ یا 6 مانگت کرد حەزەکەم بزانم ماوەی سەربازی خۆی چەندە و مۆڵەت وەرگرتنوانە چونکە زۆر جار بیستومانە ئێمە کە لە کاتی خۆیان مەسەلەن عسکەری کراوە سەربازی کراوە مۆڵەت وەرگرتن قورس بووە ژیانیان قورس بووە
بۆیە ئەوەندەش ترساون ببرێن بۆ سەربازی زۆرم لێ ماوەی سەربازی خۆی دەبێت چەند بێ و مۆڵەت وەرگتن چۆنە لە ئەوەیە لە وڵات تا وڵات فەرقەکە بڕۆیتە ئەوروپا فەرقەکە مەسەڵەن لەوێن نییە خۆیان ئەڕۆن بۆ ئەوی فێر ببن بۆ ماوەی 6 مانگ هەیە 3 مانگەیکا بەس لە وڵات عێراقا چۆن بوو لە عێراقا بەوەی پێدم متوانەی خوێندەوار نەبوون قوتابخانەیان بەجێشت بووانە 3 ساڵ بووە بۆیە بیکردایە ئەگەر جەنگی ڕووی بدابایە ئەوە 3 ساڵەکە بۆیە بووەوە 5 ساڵ یعنی تۆ گەنجت هەیە ئەبێت 3 ساڵ خزمەتی سەربازی بکە بەڵام جەنگی عێراق و ئێران 8 ساڵی خایاند ئەمانە 8 ساڵ سەربازیان کرد دەرنەچوون چونکە وڵات پێویستی پێێتی لە کاتی شەڕایە پێویستی بە سەربازە ئێستاکە بۆ نمونە ئەگەر سەیریشی بکەین بڕۆ سەیری ئۆکرانیا بکە لە شەقام گەنجەگرن بۆ سەربازی وەرە بێ بیکەیت چکە تۆ کوشتارت هەیە نەقست هەیە لە سەربازیە ئەبێ کۆ بکەیتەوە ئەمانە بەریتن لەبەرەوە وڵات تاکو وڵات فەرقەکە وەکو پێتم و 3 ساڵ بوو بە نسبەتەوەی خوێندەوار بوو 2 ساڵ بوو کۆتایی پێ هاتوو دەرەچوو ئەچوو بەڵام ئەگەر شەڕ وایە نەخێر مۆڵەتەکە چۆن بوو 2 ساڵیە کرد ئەوەی خوێندەوار نەبایە 3 ساڵیە کرد تەواو بوو 3 ساڵەکە ئەوە پێوترێت تەسریح دەرەچێتن ڕوا بەڵام فێر بووە بەڵام ئەمە چی پێوترێ کە دەریش و ئەمە هەر احتیاطە ئەمێنێتەوە کە بووە جەنگ داوایەکاتەوە ئەو موالیدانە داواکاتەوە و تەمانانە وەرنەوە بۆ سەربازی ئەمانە مەشقێکی کەمیانەوێ وەکەوە نییە کە تۆ گەنجێکی تازە ئەڕۆی مەشقێکی تەواو بکەی لێنانە نەخێر چونکە ئەمانە کردویانە و چەکشیان بەکارهێناوە و تەقەشیان کردووە چونکە تۆ سەرباز کە ئەبێ بیبیتە مەیدانی ڕەمی یعنی فیشەک بتەقێنێ بزانێ ئەم چەکە بەکاربێنێتن ئەمانە احتیاطە بن ئیتر ئەگەر شەڕ نەبێتن ئەوە 3 ساڵەکە تەواو کرد و دەرەچی و ئەوەی خڕیجیش بێتن 2 ساڵەکەی تەواو کرد و دەرەچێت وڵا حەزەکەم باسێکی سەربازگەکانم بۆ بکەیت ژیانی سەربازگەکان چۆن بوو ناو سەربازگەکان ژیانی سەرباز سەختە ینی ئەوە نییە ناو سەربازگەیە مەبەستمە ها لەوێنانە ئیتر بە مەشق دەست پێکاتن بە جۆری ئەو سنفەی کە تۆ بۆیە ڕوێ ئایا تۆپخانەیە ئایا تانکە ئایا پیادەیە ئایا هێزی تایبەتە ئەمانە هەمووی جیاوازی هەیە بەس بە شێوازێکی عام بڵێ سعات 5 بەیانیە بێ هەڵبسیتن و بکەویتە مەشقەوە تاکو سعاتدە سراحەتێک دەدەنێ نان خواردنی بەیانێ دوایەوە دەستی پێکەیتەوە تاکو دوای نیوە ڕۆ سعات 2 ئەوانە بەردەوام لە مەشقابیتن هێزی تایبەت جیاوازە ئەوانە وەستانیان نییە بڵین پاسەوانی کۆماری عێراق ئەوانە جیاواز بوون بەردەوام لە مەشقا بوون بەڵام ئەوانەی پیادە بوون کۆتایە پیاد پێنجشەم و جومعەش پێنجشەم نیو دەوا بوو وەکو هەر قەدیم جومعەش سراحەت بوو دانیشتیتر وایە حەزەکەم باسی جلوبەرگ و چەکەڵگرتن و حتا ناخواردنەکەش کە باست کردووانە چۆن بوو جلوبەرگەکان جیاوازی هەیە لە یەکەیەک بۆ یەکەیەکی تر تەوانە لە چەکەکان لە بێریە جیاوازی هەیە لەو قەیتانەی کە لە شان هەڵێواسی جیاوازی هەیە مەدفعیە جیاوازە لەگەڵ مەغاویرە مەغاویر جیاوازە لەگەڵ هێزی تایبەتە لەگەڵ پیادە لەگەڵ تۆپە لەگەڵ تاک جیاوازی هەیە بەس بە شێوازێکی عام ینی بڵین جلوبەرگی سوپای عێراق ئەو کاتە جلوبەرگێ باش بوو ئاهات لە ڕۆمانیاوە لە پۆلۆنیاوە لە بەنسبەتی فڕۆکەوانەکان لە فەڕەنساوە لە بەریتانیاوە لە رووسیاوە ئەمانە ئاهات یاری هەمووی لە دەرەوەی وڵات بوو شتی باشی بۆ ئاهات ینی وەک دەڵێن پۆشۆ پەرداغ بوون بەڵێ بەڵێ شتی باشیان بۆ ئاهاتن جلوبەرگە هەتاکو خواردنیش باش بوو ینی لەو کاتەیە بەڵام دوای ساڵی 91 دوای شەڕی کوێت هەموو شتێک تێکچوو کە حیسار کەوتە سەر عێراق بۆ نمونە سەرباز کەوتە سوالکردن بۆی سوار پاس بێ بگاتن بە جێی خۆی بۆ یەکەی خۆی و یان بگەڕێتەوە بۆ ماڵ ئەوە نەما ینی بڵێن لە ساڵی هەشتاکانە سەربازی عێراقی معاشەکەی 24 دینار و نیو بوو وەریەگرت ئەو کاتە بەڵام خواردن و جلوبەرگی ئەوانەی لەسەر سوپایە بوو پیانی پێویستی بەو پارەیە ناکرد کە ئەو خەرجی بکاتن باش وەکوتم ئێمە سەربازیمان نەکردووە بەڵام قورسەکەیمان بیستووە کە پاسیان دەکرد زۆر قورسە مەسەلەی سەربازی و هەندێک کەسیش هەندێک سەرباز خۆی پێڕانەگیراوە و ڕای کردووە لە وەزعەکە سزای ئەمانە چی بوو ڕاکردنی تێکەوت خۆی ڕاکردن لە کاتی جەنگە جیایە لەگەڵ ئەوەی کە لە کاتی جەنگانەبی باش تۆ کە بوویتە سەرباز و تەمەنت هات سەربازی بکەی مەشق بکەی ئیتر تۆ کەویتە سەر سوپا
لێرە دادگای عسکەری هەیە ئەوە نییە دادگای مەدەنیانی بۆ نمونە دادگای عسکەری تۆ ئەگەر هات و بڵین حربەیەکت بزر کرد ئەدرێتە دادگای عسکەری تفەنگت بزر کرد یاواتە هەتاکو قیناعی مەسەلەن کیمیایی کیمیاوی ئەوانە قیناع وقای ئەمانە ئەدرێتە دادگای عسکەری سزا ئەدرێتن لێرەیە بەڵام لە کاتی جەنگات جیاوازە ینی بۆ نمونە سەدام حوسێن لە پشت سوپاکەوەی هێزی ئەعداماتی دانا ئەو سەربازەی کە ڕایە کرد دەست بەجێ ئەیان کوشت بە جەبانیش حساویانە کرد دوایەوە مەسەلەن جۆبڕینەوە دەسی پێکرد لە عێراقا لە ناوچەوانەیان نووسی جەبان ڕای کردووە ینی ئەمانە هەمووی لە بەرەی جەنگە ڕوویدا سەرباز بۆتەوە تووارەوانەی کە نەکوژراوە هەزارەها سەرباز هەیە کوژراوە بەدەست جیازی ئەمنی خاص و ئەوانە کە کشاونەتەوە لە مەیدانی شەر سەخت وە گەڕاونەتەوە کوشتویانیانە عیدامیانیان کردووە ئەوە هەرە و کاتە پێوترا لوژنەی عیدامەت ینی تایبەت لە پشتەوە هەبوو هەر سەربازێ بکشابایە ئەیان کوشت ئەمە جۆرێکە لە سەختی سەرباز لە کاتی شەڕەکاندا یا لە سەربازگەکاندا ڕوبەڕوویان بۆتەوە تۆ تەبان ئەمە لە جۆری سەختیە تۆ مەسەلەن هێڕش کرایە سرت ناتوانی بەرگری بکەیت ئەبێ بکشیتەوە تەبان کشانەوەش بە فەرمان دێتن لە ئامر فۆجەکەت بێ ئامر لیواکەت بێتن بەڵام وەکو باسم کردووە ینی سەدام حوسێن کشانەوەی هەڵگرت لە سوپای عێراقا بۆ هۆی مردنی هەزارها سەرباز بەو شێوازەیان خۆی عیدامی بکاتن ینی سەدام حوسێن خۆی لوژنەتە عیدامات سەربازەکانی عیدامە کرد لە سێدارەیانێدا ینی کوشت هەزارها کەس هاوها ڕۆی لەناوەڕاستە بابەتێکە ئێمە بەستمە ڕێی جەنابتی لەسەر بزانم بەڕاستی ینی پرسیارێکە جێی مقۆم خۆیە هەمیشە سەرباز لە شەڕدا قوربانیە یاخود شەریکە لە شەڕ شەریکە لە شەڕی ئاوهایە شەریکە ینی قوربانی کاتێک کە تۆ بەرگری لە خاکی خۆتەکەی ئەوە قوربانی ئەوە شەهیدە بەڵام تۆ بڕۆیتە سەریە شێتر ڕێژ بکەیت تۆ بەشداری لەوەیە نەخێر باشە ڕەنگە ژمارەکە دیار نەبێ بەڵام وڵا حەزەکەم بزانم لە ڕووی زۆری و کەمیەوە عێراق لە شەڕی ئێرانە هەر ساڵی ئێرانە چەندێک دیلیدا ینی ژمارەکە بە تەواوەتی دیار نییە هەتاکو لە سەلیب الئەحمەر دیار نییە ینی ژمارەیەکی زۆر زۆریدا بڵێ لە ناوەڕاستی هەشت ساڵی شەڕەکە جارێ ینی بڵین 4 ساڵماوە شەڕ کۆتایی پێبێ نێزیکەی 45,000 دیلی هەبوو داوە دیل هەبوو لە ئێرانە دیار نەبوو مەسەلەن یانیان بردە گورگان معسکەرێکی دیلەکان لە وێرانە ئێستش زۆر دیل هەیە دیار نییە نازانی ژمارەکان چەندێکە بە تەواوەتی و عێراقیش باسی ناکاتن نایدا پێێتەوە ژمارەیە بەڵام کورد دیسانەوە گەڕێمەوە سەر کورد یعنی ئەویش هەر مێژوویەکی ناخۆش بوو شەڕی ئێرانی عێراق ئەوان بە ئەسیر ناویان دەبرد هێشتا هەر هەندێک کەس ماوە بگەڕێتەوە هەر ڕەنگە خانەوادەکانیان چاوەڕێیان بکە بەڵام زۆرێکی تریش گەڕێنرانەوە و ئێستا لە ژیاندا ماون ئەمە جۆرێک نییە لە قوربانی وایە تۆ قوربانی سەربازی ون ئێستا لە مۆنۆمنتەکەین بۆ ناڵێ بەڵێ ئەوانە قوربانین چونکە تۆ بزانە هەر کاتێ جەنگ کە دەست پێکا کە کۆتایی پێهات هەر یاسا ینی هیچ جنێف سویسرا بڕیار تۆ ئەبێ دیل بگەڕێنیتەوە هەر وڵاتێ لای بێ بە وڵاتەکەی ترەی گۆڕێتەوە ئیتر ئایا ئەمە زیاتری هەبێ ئەو کەمتری هەبێ ئەو کاتە ڕێکەکەون لەسەر پارە بێ لەسەر هەر جۆرە شتێ بێتن بەڵام ئەبێ دیل بگەڕێتەوە ئەوانە قوربانین گوناحن ینی تۆ جەنگ تەواو بۆ و ئەمانەت گرتووەتە بن دەستخۆت و بەریان نادەیت هۆیەکەی چییە بوو ئەی لە شەڕی کۆیتا دیل زۆر بوو زۆر بوو زۆر سەربازە بوو لە شەڕی کۆت خۆی هەدایە دەستی ئەمریکەکانەوە وازیێنە ئەوانی کە کشانەشەوە لە گۆڕستانی سەفوان دیار بوو کە چی بەسەر هات کۆتایی پێهات سوپای عێراق لێنانە باش کاک سەلام هەر لەسەر سەرباز دەمێنمەوە یعنی دەبینی وڵاتان هەندێک وڵات چۆن سەربازەکانی خۆی دەپارێزێ و چۆن گیانی سەربازێکی خۆی زۆر بەلاوە گرنگە هەر بەڕاستی وڵاتان چۆن سەربازی خۆیان دەپارێزن چەند گرنگە سەربازی خۆیان بۆیان تۆ وڵات لێرە ئازادی و دیموکراسی هاوڵاتی بۆیە لە زەمان سەدام حوسێن شەیتوانی قسە بکاتن کەس نەیەتوانی سەرباز بڕۆیشتایە بکوژرا باشەوە نەشاتە بە جێشی بێهێشتایە لە مەیدانی جەنگ ئەوت ڕۆی قوربانیە دەی کێشە نییە بەڵام وڵاتانی تر بەرگەی ئەوە ناگرن
ینی میلەتەکە خۆی هەڵەسێتن کە ببێنێ کوشتاری زۆرە بێتن ئەو هەڵەسێت دیژی حکومەتی خۆی واشتوانێ حکومەتەکەشی بڕخێنێ لەبەرەوە ئەوانە هەموو جۆرە چەک و تکنۆلۆژیا ئەوانە بەکاردێنن بۆ ئەوەی ژیانی سەربازەکانی خۆیان بپارێزن ئەوەی بشکوژرێتن ئەی هێننەوە بەجێی ناهێڵن بەسە تۆ ئەگەر سەیری ئەمریکا بکەیت 6 سەرباز لە شوێنێ لێ بدرێ لەگەڵ هاواریان لێبەرز بوو دەست بەجێ دوو هەلیکۆپتەری ئەباچی F-18 هەمووی ئەیدا سەندەربۆڵت هەمووی ئەگاتە سەری بەجێیان ناهێڵن بەڵام ئەمە لەسەر توانای وڵاتە وەستێتن ئەم وڵاتە میزانی توانای ئەوەی هەیە کە تۆ فڕۆکەیە کە جوولێنیتەوە هەر بفرێ بڕوا و بێتەوە $6,000 تەکلیفەکە $7,000 تەکلیفەکاتن بەس ئەگەر حیسابی موشک و سوتەمەنی بکەیتن یان بەس سوتەمەنی ئەگەر بفرێتن حیسابی ئەمان ناکەیت ئایا ئەو وڵاتە توانای ئەوەی هەیە یاننا لەسەرەوە ئەوەستێتن چۆن سوپایەک دروست بکرێت کە وڵات بپارێزێ نەک دەسەڵاتداران ئەنی سەرجەنابەت باستەوەت کرد شەڕ بۆ شەڕ هەیە کە شەڕێک وڵاتەکە خۆی هێرشە باتە سەر وڵاتێکی تر ئەم سەربازە یعنی لە شەڕەکایە و شەڕکەریشە بەڵام سوپا چۆن دروست بکرێت یعنی هەموو خەم و هەمی وڵات بێت بۆ هیچ دەسەڵاتدارێک نەچێتە هیچ بەرەیەکی شەڕەوە جارە پێش هەموو شتێ سوپا تۆ وەزارەتی بەرگریت هەیە هەر سوپایە هەبێ وەلای بۆ ئاڵاکەی خۆی بێ بۆ هیچ شتێکی کە نەبێتن مؤسسەی عسکەری نابێ هیچ کەسێ تخونی بکەوێتن ئەگەر بتەوێت سوپایە بەهێز دانی حکومەت بۆی نییە بچێتە ناو مؤسسەی عسکەریەوە سەربازیەوە کە دەستکاری بکاتن لەوێ هەمووی بۆ یەک ئاڵا بۆ یەک نیشتیمان بەو شێوەرە ینی بۆ حاڵەتە تۆ ئەتوانی سوپایەکی بەهێز دروست بکەیتن بەڵام ئەگەر کەرکرد بێتن وەکوی ئێستەی ئەم وڵاتە عێراق ئەگەر سەیریکەی ئەوە بە سوپا داینانی کە بتوانێ بەرگری لە وڵات بکاتن نەخێر ئەبێ بۆ یەک مؤسسە بێتن لە بن دەست وەزارەتی بەرگری بێتن لە ژێر ئاڵای ئەو وڵاتەیە ئاڵای تری تیا بێتن کۆتایی پێدێت باش ڕەنگە ژمارەکە دیار نەبێت بەڵام بە تەقریبی عێراق چەند سەربازی ونی هەیە چەند بەدیلگیراوی هەیە تاوەکو ێستا بێ سەر و شوێنن ئەوە دیار نییە بەڕاستی بە هیچ جۆرێکی ناتوانانی بەڵام زۆرە بڕۆ لە 6,000 7,000 ڕەتی داوە ینی زۆرە بەڵام دیار نییە ژمارەکە ئەم وڵاتەش وەکو بڵی کۆنیانی پێشانیان نادا دەریان ناخست مەسەڵەن چەندێکم هەیە بەڵام خۆی زۆرە ژمارەکە زۆرە خەڵک هەیە لە ئاوە زۆر خنکە لە تایبەتی لە شەڕی نارداسمە ینی لێنانە بە هەزارەها ڕۆی لاشەی سەربازی عێراقی لە شاری محەممەرە دوای چەند ساڵ کۆتایی جەنگاتوە پیاوەکە باخشەی خۆی هەڵقندووە دوو لاشەی دۆزیوەتەوە لە ناوی لاشە ئێستش بڕۆ لە چیاکانی کوردستان ئێسکی سەربازی عێراقیە دۆزیتەوە ماوەتەوە لێنانە بڵێ ئەگەر سەربازی ون بگەڕێتەوە یان زیندوو بواە چی دەوت یانی بە تەسەوری تۆ خبرەیەکی زۆری سەربازیت هەیە تەسەورتەکرد چی بڵێت ئەو ئەگەر باسی جواری شەڕەکان بکەینە ئەگەر لە جەنگی عێراقا بێتن ئێران ئەو سەربازەی هەڵبسێتەوە پرسیاری ئەوەیە من لە پێناوی چی کوژرام بووە ئەم شەڕەم کە کرد تۆ چووی بە گژ ئێرانە هاتی تۆ دوایەوە گەڕایتەوە سەر اتیفاقی جەزائر هواری بۆ مێدیێن شای ئێران سەدام حوسێن ئەی بۆ باشە ئێرانە ئەم شەڕەت نایەوە دوای 8 ساڵ گەرە چیت دەستکەوت ئەو سەربازە چ پرسیارێکە بێ بۆ کوژران من لە پێناوی چییە نیشتیمان نبوو چی بوو نەخێر تەنها لەبەر غایەتی شخص بوو زیاتر طبعا نەخوا ئەوە دەڵێتن شتێکی سەختە پێت وایە عێراق پەندی وەرگرتووە لە ڕابردووی خۆی نەخێر ئەو عەقڵیەتەی هەرماوە نەخێر هەرماوە شەڕانگێزیە هەرەوە عەقڵیەتەی ماوە نەگۆڕاوە سەیریان بکەی جارێ دۆنێک کە لێرە وەستاین ئەفسەرێ لێمی پرسی وتی سوپای عێراق ئێستا لە سوپای کۆن باشتر بوو جاران وتم جارێ بڕۆن مەشقکەن پێویستیتان پێێتی زۆر هێشتان ماوە زۆرتان پێویستیە بەڵێ زۆر باشە کاک سەلام لەم ئەڵلقەی بەرنامەکە بەردەوام دەبین بەڵام حەزەکەم بەشێکی بخینە سەر مۆنۆمنتەکە ئاڵای سەر بەرەو خواریتیایە و گومەزێ لەوێ شەرحی بکەی بزانین ئەمانە لە چی دروست کراون
و دەلالەتن لە چی بەردەوام بن لەگەڵمان لە مەڵقا با مۆنۆمنتەکەتان بەشی سەرەوەی مۆنۆمنتەکەتان پێ پیشاندەین. فەرموو. لە مەڵقەیە کە باسی مۆنۆمنتی سەربازی ونمان کرد، باسی ژیانی سەربازیمان کرد، حەزم کرد بەشێکی مۆنۆمنتەکە کە سەرەوەیەتی کاکسەلام بۆمان ڕوون کاتەوە. ئەم قەوسە دەلالەتە لە چی کە لەسەر مۆنۆمنتەکەیە و بەشەکانی تریش دوایە چینە سەری؟ ئەم قەوسەی کە ئیبینی دەلالەتی درعە، چۆنەڵی قەدیم کە بە شیر و ڕم و تیر شەڕیانە کرد، پارچە ئاسنێ لە دەستیان بوو. باڵێ بە دەستیانەوە بوو. ئەمە ئەوە پێشانەدا. بۆ بەم شێوازە کراوە بەو دەرەجەیە شکاوەتەوە، یعنی ئەو سەربازە شەهید بوو، کوژرا. بۆیە ئاوها دانراوە. ئەوە دەلالەتی ئەوەیە کە درعی سەربازەکەیە. ئەوان ئەمە وەکو وتم هونەرمەند خالد ڕەحاڵ داینا، کۆمپانیایەکی ئیتاڵی کردی بە دروستکردنی ئەندازیارەکەی کە سەرپەرشتی ئەمەی کرد، مارسێلۆی ئیتاڵی بوو داینا. ئەمە بانی لە مس دروستکراوە، ئەمەی بنیشی پۆڵای ڕق و مسە هەردووکی دانراوە. قوتڕەکەشی ئەمەنێ و خۆی لە بنیشی دەرگای هەبوو بچیتە خوارەوە، بەس ئێستا داخراوە کۆ بینی کارمەند لێرە ئیشەکاتن و خەریکی ئەوانن. زۆر شۆنیشی شکاوە. بەڵێ فەرموو. کەواتە ئەمە قەڵغانەکەیە. شێوازی کاکسەلام ئەرزەکەشی حەزەکەم ئاماژە بەوە بکەم جا ئێستا ئەمە تعمیر دەکەن مۆنۆمنتەکە، خۆڵێکی زۆر کەوتووە، کرێکارێکی زۆر لێرەیە، خەریکی چاکردنین. قاتی خواریشی هەر نەمانتوانیەوە، دەرگا و پەنجەرەی پێوە نەماوە هیچی، هەمووی شکاوە تێک چووە. ئەمە خۆی زەویەکەی ئاوها لێژەوە بۆ خوارەوە. گەر ببینی کە سەر کەوتین لەولاوە بەرە خوایە، وەکو ئەڵەی کە سەربازەکە کەوتون بوو زەوی دایپۆشی، بۆیە بەم شێوازە کراوە. یعنی ئەمە بووە گۆڕێک بۆ ئەو کە دیار نییە ینی ئەو سەربازە، بۆیە بەم شێوازە دروست کراوە، ینی گۆڕێکە بۆی. مۆنۆمنتەکان لە جیهانە ئەوانەی سەربازی ون هەر یەکە و دەلالەت لە شێوازی دیزاینەکەی دەلالەت لە شێوازەکەیە تقریبان دەچنەوە سەریەک بۆەوەی کە نانەخێر هەمووی جیاوازە. هەرێکی بەو هونەرمەندەی کە دروستیە کاتن ئەیکاتن چۆن بیری لێکاتەوە. ساگەر سەیری ئەوەی کۆن بکەی ڕسافە ساحەی ئەندەلوس کە بڵێن ڕفعاتی چادرچی دروستی کرد، کێشەیە بوو لە قەوسێکی ئاوها دروستی کردبوو، ڕەمزێکی بۆ ئاسکە کردبوو. ئەوەی کە دروست کرد بۆشەوە هەتاکو پۆست هەیە لەسەری، ینی پول هەبوو کاتی کە پۆستە نرد نامەوەوانە دروست کرابوو لەسەری. بەس ئەمەیان لە ساڵی 1970 کرایەوە، خۆی 1972 تقریبان تەواو بوو، 1970 کرایەوە. کوتم لە 76 بناغی دانرا، لە 80 دەستیان پێی کرد کۆمپانیای ئیتالیەکە، لە 82 کۆتایی تەواوی کرد و لە 83 کرایەوە. مەساحەیەکی ئەجگار گەورەشی زۆر گەورە و زەخمە زۆر هەتاکو بڵێ، ینی لە ناو بەغایە مەسافەیەکی زۆری وەرگرتووە. باش یەک شتی تر سەرنجی ڕاکێشام ئەو ئاڵایە کە سەر بەرەو خوار دانراوە، حەزەکەم نزیکی ببینەوە، ئەوەشم بۆ ڕوون بکەیتەوە بزانین بۆچی ئەم ئاڵایە سەر بەرەو خوار دانراوە، یعنی دەلالەتە لە چی لە مۆنۆمنتەکەیە. ئەو ئاڵایە ئەگەر سەیری بکەی جارە پێشەموت شێمە لە پۆڵای ڕق دروست کراوە. باش شوشەشی لە بانایە دایان ناوە. خۆی ئاڵا دایمەن ئەبێ بەرز بێتن، ینی بڵێنەوە ئامودەکەیەتی بەرزە بێ لە بانەوەی. بەس ئەمە بۆ دایگرتووەتە خوارەوە خالد ڕەحاڵ پیریەوە چی کردوێتەوە؟ ئەو سەربازەی کە کەوتووە ئاڵاکە خۆی هاتووە سەربازەکەی داپۆشیوە، چونکە لە ڕێی نیشتیمانە مەسەلەن مەخۆی داوە بە کوشتە، لەبەرەوە ئاڵا هاتووەتە خوارەوە دابەزیوە. ئەگەر سەیری شیکەی لەبانی نووسراوە بیض صنائعنا سود وقائعنا خضر مرابعنا حمر مواضينا. ئەمە شعری صفی الدین الحلیە کە ناوی عەبدولعەزیز الطائیە، هەتاکو شارێکی تری هەیە لەسەری سل الرماح العوالي عن معالينا ئەلەوە وەرگیراوە. ئەوە کۆن زمانی عەباسیەکانە بووە، ینی
هین بووە ئیترام ئاڵایە معنای ئەوەیە کە بەو شێوازە بەس وەکو وتم دەرگاکانی هەمووی شکاوە داخراوە ناتوانین لە خوارەوە مۆزەخانەی تایە کەلوپەلی سەربازی تایە بڵین پارچەی کراشن متخوذەی فڕۆکەوانی ئیسرائیلی تایە کە لە 1970 کەوتووە 16 بەس هەمووی تێکشوە و وا تازە حکومەت دەست پێ کاتەوە ڕێکێ خاتەوە بۆی خەڵک بتوانێت بیبینێتن. بەس ئەمە حەقە یعنی ئەمە کاک سەلام ئەم مۆنۆمنتە ینی بە شێوازێک بکرێتەوە دوایام نۆژەنکردنەوە کە هەموو خەڵک بتوانێت سەردانی بکانی بەڕاستی خۆی لە هەموو وڵاتێ سەردانیەکرا ینی تۆ سەیریکی هی فەڕەنسا قەوسن نەسر لە شەقامی شانزەلیزێ هەموو بەس لێرە کۆمەڵێکزانم زۆر سەختیان کردووە هەر جیهاتی ئەمنی وایان لێ کردووە ئێستاکە بەو شێوەیە ئێراکە نازانم چۆنی باتی بکەم ینی یەک لانیە کە سەرپەرشتری بکاتن هەر لایە خۆی بە حکوومەت داهێتن لەبەرەوە هەتاکووە گەیتە ئێرە زەحمەتێکی زۆرە بینیتن ئەوەی ڕاستی بێ ینی کارمەندان بەعام مۆنۆمنتەکە زۆر سەرنجڕاکێشە سوپاس دەکەم بۆ ڕوونکردنەوەی ئەو ئاڵا و ئەو بەشەکانە و بەشەکانی تریش ئیشەڵا لە دەرفەتی ترا کە ئەم نۆژەنکردنەوەتەوە بوو مۆزەخانەکە کە باس کرد لە خاتی خوارەوە هەیە ئینشاءڵڵا مۆزەخانەکە بینین و بە جوانی سێ گۆڕی تایە وەکو باسم کردووە بۆ نمونەی سەربازی ون بووەوانە ڕۆژێکی ئەگەر تەواو بوو ئینشاءڵڵا دین سەردانیەکەینەوە دارێکی کە سپاست دەکەم سپاس بۆ عەقی سەلام ئەسعەد ڕاوێژکاری 964 بۆ کاروباری سەربازی ئەم ئەڵقەی پرۆگرامەکەش کۆتایی هات ئاڵقەی داهاتوو بەخواتان کە وەفدێ دەچێتە شوێنێ بۆ سەرگۆڕی سەربازی ون تاجە گوڵینەیەک دێنێ ئەگەر سبەی وەفدێ بێتە وڵاتی من لێم بپرسێ کوانێ گۆڕی سەربازی ون دەڵێم گەورم لە کەناری هەر جۆگەیە لەسەر سەکۆی هەر مزگەوتێک لەبەر دەرگەی هەر ماڵێک هەر کلێسەیەک هەر ئەشکەوتێک لەسەر گابەردی هەر شاخێک لەسەر درەختی هەر باخێک لەم وڵاتە لەسەر هەر بستە زەمینێک لەژێر هەر گەزە ئاسمانێک مەترسە کەمێک سەرداخە و تاجە گوڵینەکەت دار.